قوتابخانەکانی عشق و لۆنیڤەر کە لە ڕۆژی دامەزراندیوە لە ساڵی 1994 کە لەو سەردەمە تەنها قوتابخانەیەکی ناحکومی بوو و لەو ڕۆژە تا ئێستا ڕۆڵێکی گرنگی هەیە لە پرۆسەی پەروەردە و لەناو کۆمەڵگەی کوردستانی و گۆڕانکاریێکی زۆری کردووە چ لە ڕووی کەسایەتی کۆمەڵێ قوتابی کە لەو قوتابخانە خوێندیانەوە چ لە پێگەیاندنی مامۆستا و هەروەها پێگەیاندنی پرۆسەی پەروەردە لەبرۆ پرۆسەی پەروەردە پرۆسەیەکە پێویستی بە گۆڕانکاری هەیە پرۆسەیەکە بەردەوام دەبێت ئێمە پرۆژەمان بۆ بێت بۆ ئەوە بتوانین پێشی بخەین و بتوانین لەگەڵ سەردەمەکانە بیگونجێنین بەڕاستی ئەم قوتابخانە ناتوانیان بگەنە ئەو ئاستا و ئەو ڕۆڵە ببینن و لەو گۆڕانکاریە بەشدار بوون ڕۆڵێکی گرنگیان بێت لە پێگەیاندنی چ قوتابی چ مامۆستا هەروەها یارمەتیدانی وزارەتی پەروەردە لە ڕاهێنان بۆ مامۆستایان لە کردنەوەی خۆل لە کارکردن لەسەر کۆمەڵێ پرۆژەی تایبەت کە پەیوەستە بە پەروەردە و فێرکردن ئەم قوتابخانانە ڕۆژ بە ڕۆژ فراوان دەبنەوە پێچەوانەی کاری تر و فراوانەکانە شوێنەکانی تری کوردستانیشی کردێتەوە نەک تەنها لە پایتەختی هەولێری کوردستان و لەلایەکی تریشەوە دەرفەتێکی زێڕینی بۆ کۆمەڵێ قوتابی هەژاری ڕەخساندووە لە ڕێگەی پێشبڕکێەوە لە ڕێگەی تاقیکردنەوەکانەوە کە بتوانن لەو قوتابخانانە وەرگگیرێن و ڕۆلی گرنگ ببینن و بتوانن ئەوانش بە هەرە توانەکانی خۆیان پێشکەش دەکەن هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین و هیوادارین بەردەوام بوون لەو سەر خزمەتە.